باشتر هذا حتى حزبش بباشتر بوو حزبش دي نەبێستە حزبی يمكن دو إداري لكن دو إدارية نوێنەرایەتی پارتی دیموکراتی گەلان هەدەپە لە باشووری کوردستان پەیوەندیەکانی لەگەڵ سەررجەم حزب لایەنە سیاسەکان هەیە و بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان پەیوەندێکی دێرینی لەگەڵ پارتی دیموکراتی گەلان و نوێنەرایەتی باشوور هەیە ئەو سەردانە سەردانیشی ئاسایی بوو و ئەو سەردانانە بەردەوام لە نێوانی بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان و هەدەپە هەیە لەبەر ئەوە ئەو سەردانە باسکردنی بارودۆخی ئێستای کوردستان بوو و ئەو ڕەشە بارودۆخی کە هاتۆتە پێشهات و هەڵوەستە لە سەرکردنە سە بارودۆخی ئێستا و لەشکر کێشەکانی تورکیا نێوانی پارتولایەنە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان هەڵوەستەی لەسەرکرا و لەم ڕوانگەیەوە ئێمە هاودید و هاوبۆچوون بووین لەسەر پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوان هەردوو لایەن و گفتوگۆی زیاتر سەردان و لێکتێگەیشتنی زیاتر بەمەبەستی پاراستنی بارودۆخی سیاسی و بنەما سیاسیەکان بنەمای پەیوەندیەکان و لێکتێگەیشتنی زیاتر لەبەرەوە ئەو سەردانە سەردانیشی ئاسایی بوو و ئەم سەردانە بەردەوام لە نێوانی ئێمەدا هەیە بێگومان ئەمەش خاڵێک بوو لە خاڵەکان بۆ ئەوەی کە ڕوبەڕووبوونەوەیەک و پاڵپشت بە ئێرادی هێزە سیاسەکانی کوردستان خەڵکی کوردستان لە هەمبەر داگیرکاری لە هەمبەر هەر دەستدرێژیەک یەکێک لە خاڵەکان بوو و پارتولایەنە سیاسەکان بخۆتان دەزان نێمە سێلایەنی چەپی کوردستانی لە ماوەی ڕابردوو دژ بە هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا گرتبوونەوەیەکمان لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان UN ساس کرد و ڕەتی ئەو دەستدرێژیانەمان کردوەوە ئیدانەمان کردووە شەرمەزارمان کردووە پێشمان وایەکە دەبێ هەموو لە پارتولایەنە سیاسەکان لە چوارچێوەی هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی و نەتەوەی ئەم هەڵوێستانە بنوێنن و ئێمە خاڵێکی باس و دیدارەکەمان بدري إذا سلطة قلتك لوازنك دي مجوسة لوازنك همان تشتري هذا في فرزك دبيجت تقول متهبجري هدف دیارە هەواڵانی هەدەب لە چوارچێوەی ئەو سەردانانەی کە دەیکەن بۆ لایەنەکان بە تاکیت قسە و باس کرد لەسەر ئەو ڕەوشەی کە لەسەر ئاستی ناوچەکە پارچەکانی کوردستان دەگوزارێ بەدیتنی هەموو لایەکمان ئێستا ینی هەزمەیەک هێرشێک لەسەر ملەتی ئێمە بە تایبەتیش لە باکوور و لە چەند ساڵی ڕابردووش ئەو سیاسەتەی ئەردۆگان بوویتە ناسەقامگیری حتا لە منتیقەکە ئێوە دەبینن دوای ڕووداوەکانی سووریا ئەردۆگان پێچەوانی هەموو یاسا و ڕێسانەی و دەوڵەتیەکان ئەفرینی گرت کۆمەڕی منتیقەی تری گرت بۆ ئەو مەترسیە هەمیشە هەیە تەنانەت لەسەر باشووری شەیە و ئەو هێرشانەی بۆ دوایە دەوڵەتی تورکیا لەژێر هەر بیانوەگبی بەڵام پێشێلکردنی سەروەری خاچی کوردستانە کە کوردستانی مرۆ لە چوارچێوەی دەستور بەشێکە لە عێراق سەروەری پێشێلکردنی سەروەری عێراقا و ئەمە بەداخەوە تەبیعی ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی ڕازگۆ بن لەگەڵ ئەو مەبادیئانەی کە عیلاقاتی میلەتان و وڵاتانی سەر ڕێکخراوە مەفروز بوو پێشی ئێمە بەهاتبانە دەنگ بەڵام خۆتان نەزان دنیای ئەمڕۆ دنیای بەرژەوەندیە بۆیە ئەوان هەندێک زار چاوپۆشی دەکەن و ئەوە ئەردۆگان و دەوڵەتی تورکیا زیاتر هانەدا لەسەر ئەو سیاستا ئێمە قسەمان لەسەر ئەو مەسەلانە کرد کە ئێمە کۆ ئەو لایەنانەی هەن هەوڵ بدەین ئەوەی کە وەزیفەی خۆمانە ئەوەی کە پێمانەکرێ بۆ ئیدانەکردنە بۆ قسەکردنە سەبارەت بە وەیشەڵە لە داهاتوش ینی لە بەرنامەمانە هەوڵ بدەین فشارەکان جا لەسەر ئاستی گەلە شعبیە لەسەر ئاستی هێزە سیاسیەکانە زیاتر بکەین بۆ ئەوەی ئەوە هاوکارێکیشە ینی هاوکاریەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو لایەنانەی کە لێرە دەسەڵاتن چکە ئەو داگیرکاریە بەڕاستی ئەحرازێکی گەورەی تەنانەت بۆ ئەوانیش دروست کردووە سەرڕای ئەوەی وەکو باسمان کرد کە ئەوە پەلاماردانی ملەتی ئێمە و زەرەر و زیانی زۆر گەورەی لێ دەکەوێتەوە بۆیە قسە و باسەکانمان لەگەر
هەواڵانمان لە هەدەپە لەو چوارچێوەیە بوو و خۆشتانەزانن ئەمە هەدەپ هێزێکی سیاسی سنجینە لە کوردستانی باکوور و دەستوریە ڕێگە پێدراوە لە پەرلەمانە بۆیە ئێمە بە درێژایی ئەو مێژووە و عیلاقاتەمان ئەو پەیوەندی تونند و تۆڵەمانەر هەبووە و ئومێد دەکەن لە داهاتوو ئەو پەیوەندیانە زیاتریش بەردەوامبی لەسەر ئەساسی بەرژەوەندی ملەتی ئێمە لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات